خاوەنی چەندین کاری هونەری ناوازە و پڕبەرهەمە، شێوازێکی تایبەت بەخۆی هەیە، شارەزایە لە چەندین ئامێری میوزیکدا، مۆسیقای لە کۆتوبەندی کۆنسێرت و هۆڵەکان ڕزگار کردووە و هێناوێتە دەرەوە و شەقام و شوێنە گشتی و کەناراوەکانی پێ ئاوادان کردوتەوە. زانە ئاسیا میوانی زایڵەیە. کاک زانام کاتت باش. ئەو کاتە باش کاکەسیجان. زۆر سپاس دەکەم. کاک زانە ڕۆژانە بە هەڵەیە نەچوو بم زوربەی کات هەم لە یوتیوبەکەت هەم لە فەیسبوک سەیری ئیشە جوانەکان تەکەم و زۆر ژیان بەخش و زیندوو نیشەکانت. جا ستایلی ئیشکردنی تۆ ئەم شێوازی ئیشکردنی تۆ مۆسیقات لە کۆتوبەندی هۆڵەکان و لە کۆتوبەندی کۆنسێرتەکان هێنایە دەرەوە، هێناتە سەر شەقامەکان، شوێنە گشتیەکان، ئەو شوێنانەی کە خەڵک تامەزرۆی ئەوەن شتێکی جیاواز ببینن. دەتوانی باسی ئەم ئەزمونەتمان بۆ بکەیت؟ زۆر سپاس هەڵبەتە بۆ وشە جوانەکانە، بۆ هەنجێکی خۆشحاڵیە سەبارەت بەوەی کە مۆسیقام بردوتە دەرەوە لەسەر شەقام مۆسیقام ژەندووە. بێگومان ڕاستە بۆ یەکەم جار هەوڵێکی تا ڕادەیەک سەخت بوو، ئاسان نەبوو بۆ لە ناو کوردەواریە بە تایبەتی بڵێم لە عەقڵێتی شەرقیە ڕۆژهەڵاتیە تۆزێ سەختە بچی لەسەر شەقام مۆسیقا بژنی، چونکە نەبووە بە کەلتورمان نەبوو بوو، چونکە هێشتا هەر تازێ بەڕاستی شتەکە بوونەوە بەداخەوە. شەرێکی زۆر زۆرم هەبوو، یعنی ئەو هینەم نەبوو، ئەو متمانەی ئێستام نەبوو کە ئەو کارە بکەم، بەڵام خۆشبەختانە دوای چەند جارێکە ڕۆژمەوە سەر شەقام و فیدباکێکی باشی خەڵکم وەرگرت لە پرسینیان لە ئامێرەکەم، لە پرسینیان لەوەی کەمە چ مۆسیقایە کە خەڵکی کوێیت، کە ئەم سێ پرسیارە هەمیشە بە دوای یەکە هات، خەڵکی کوێ ئەمە مۆسیقای کوێ ئەم ئامێرە ناویچیە، بەردەوامە پرسیارانەگرت. ئیتر خۆشبەختانە ئەمە ئەزمونێکی تازە بوو بۆ ژیانی من و زۆر سوودیشم لێ بینی وەڕاستی خەڵکی سوود مۆسیقی باش ناسی دەرهێنەرم ناسی، یعنی ئارتیستی باش زۆربەی کات ئەوەی لە سەر شەقامەکان و ئایان ناسی ناتوانانی چوزام لە خۆڵە داخراوەکان ناسی. بەڵێ هەڵبەت مۆسیقاکەت و هونەرەکەت و دەنگە خۆشەکەت دەرگایەکی ڕەنگینی لێکردیتەوە، بەڵام گوێگرانی یان هەوادارانی موزیکی تۆ بە تایبەتی هەوادارانی خەڵکی بەریتانیا و خەڵکی بیانی چۆنە بۆ مۆزیکی کوردی و گۆرانی کوردی بە تایبەتی لەسەر شەقام و شوێنە گشتیەکان کە ئەمە ئەزمونێکی هەم تازەیە، ئەزمونێکی هەم جیاوازە. لە زۆر شوێنە بینم کە خانمێکیش سەماکە لە کاتێک کە تۆ مۆزی گەژەنی و خەڵکێکیش بە سەرسامیەوە چاوەڕێی ئیشەکە دەکەن و چاوەڕێی گوێ لە مۆسیقا و گوێ لە ئەو خەیاڵە جوانی تۆ گرن لەگەڵ مۆسیقاکەیە کاڕوە. بەڵێ ڕاستی من دەرەتا وەکو عەرزم کردی کە مۆسیقام ئەژەند بە شێوەیەک تا ڕادێک مجامەلەی ئەوروپیەکانمان کرد، چون مۆسیقای کلاسیکی ئەوروپیم لێیە کە یعنی مشتی محاڵ نییە کە بتوانی بە ئامێرەکەت بیژەنی چ بەتار بێ بە ئەمریکی بای ئەوەی کە توانات هەبێ بەسەریە. بۆ نمونەیەکی بچووک تێمە هەوڵمەیە بۆ نمونە ئیشێکی برامس لێم بەتار یا ئیشێکی مۆزارت لێبم بەتار، تورکیش ماشم لێ بەتار، هەستمە کرد زۆر هین نی، زۆر بەلایەنە شتێکی سیر نییە و زۆر جێگەی چێژ و تێڕامان نییە بۆ ئەوان. ئیتر هەیە کۆدە تۆ بە کلیلەکە دەستکەی بزانێ من حەزیان لە چییە کە مۆسیقا کوردیەکانم لێە یان هەنێ جار مۆسیقای ئێرانیم لێدا مۆسیقای عەرەبی هەستمە زیاتر سەرنجی ئەوان بۆ خۆم ڕاکێشم بە شێوەیە کە ئەکەوتنە پرسیار و فوزولی و ئەمە کوێیە و چۆنی ئێژەنی ناوی چی و ئیتر ئەمە وای لێ کردم کە زیاتر کە پێداگیری کەم لەسەر ناسنامەی خۆم، یعنی من بۆ نەگەر مۆسیقای کوردیم بژەندا لە تەنیشتی مۆسیقایەکی کلاسیکی ئەوروپیش مەژەند ئەستمە کردی تەمە بۆی کە باڵانسەکە ڕاگرین، بەڵام بەڕاستی واش بۆ ئەوان ئەوە زیاتر چونکە شتێکی نامە بوو بووە جوان لێ نەبوو، زۆر حەزیشیان لێ بوو، یعنی بەڕاستی من زۆر خۆشحاڵ بووم بۆی کە بە تایبەتی مۆسیقای کوردی ئەنەرژیە گوزەیەکی زۆر باشی تیا مۆسیقای کوردی
ئەو ڕیتمانەی کە پای کوردی لەسەر بەندە بوون منە ڕیتمی دووچە ڕیتمێکی زۆر شاد و وزەبەخشە ئەمە جێگەی شانازیە بۆ کوردی کە لە مۆسیقای کوردیە هەیە گوگمان حەزان لێ بوو ئەگەر حەزیشان لێنەوە بەدڵنیانە بتوانین بەردەوام ئەوە جێگەی خۆشحاڵیە. یەک کلیپی زۆر جوانت هەیە هەڵبەت لەناو کۆمەڵی ئەسپی جوانە و سەگێکیش لەلاتەوەیە مۆسیقاژنی زۆر بە جوانی گوێت لێگرن هەستەکەم یعنی هەستەکەم گوێت لێگرن هەستەکەم بە دەور تا ئاسوڕێنەوە ئەتوانی باسی ئەو هەستەمان بۆ بکەی کە خۆت یاژیاوی. من سەرەتا بمبەخشە کە لەبیرم چوە باسی ئەو کچێت کرد کە لەوەی سەرشەقام ئێستا وەڵامی ئەمە شتێمەوە ئەو کچێت کە تارمەژەن گۆرانێک بووە و گۆرانەی کە بەڕێسمە دزەی وتوێتیەوە گۆرانێک فارسیە هی عارفە جا و گۆرانەیە کە ژەندم کچێکە لەو کچێکی جوانکیلەی ناسکی سوزان سەماکارێکی باشیش بوو هەرچەند ڕەشقەکەی دەستێکدەی باپڕین درەنگە و نازانم چی ئەوشانە ئەو دوچی نامن حەزەکەم لەگەڵ مۆسیقا سەماکەمانەی تر خۆشبەختانە هاوڕێک ملیا بوو تەسویری کرد عنی زۆر بەڕێکەوت بوو ئەوە کە زانی کە بە تایبەتی یعنی شتەماکردنەوەز بەڕاستی بەڕێکەوت بوو ڕۆژانە ئەکری بڵم هەفتانە دەیان شتیوا دووبارە ئەبوو بەس من بۆ حکومی هەر خۆم کە مۆسیقامە ژەند تەسویرکەم ئەوە سەبارەت بۆی کلیپی ئەسپەکانیش ڕاستی و لەگەڵ چەند هاوڕێکمانە چی بووینە دەرە من بۆ خۆم بەگشتی زۆر حەزم لە سروشت و تێکەڵاو بوو دڵنیام خەڵکی شەروایە بەڵامی تر ئەکرێ بۆ ئارتیستێک بڵێن بۆ هونەرمەندێکی جیاواستی بێ بە چاوێکی تر سێری شتەکان بکە چین بۆ شوێنێک وەکو بڵێن کامپینێک شوێنێکی ئاوا بوو ئیتر وەڵامی هەر لە خۆم حەزەکەم لە ناو مەسمانە مۆسیقایان بۆ لێ بووموانە هەرچەند بڵێن لەوێ من ئەوە پلەیباکێکی شەیە بەس بەڕاستی یعنی زۆر سیر بوو ئەوەی کە لام جیتی ڕامان بوو ئەسپانە هەنێکیان سەمایانە کرد بە شێوەی خوانە گەوزان لە ناوپینەکە لە ناو بە گۆرانی کوردی هاتبووە پێشەوە یعنی تا ئەو مۆسیقایان تاوکیلۆ سەگە دەمیوا لێ کردووە ئەو گۆرانیەڵێ زێر بوو لە یعنی خۆمان کەتمان کردمان زۆر لەوە تێ بۆ چاوی بینەر تۆزێ بێزار کردێت لە سەرەتاوە تا کۆتایان سەگی جارێ دەمەزوڵێنێ ئەوت گۆرانیەڵە لەگەڵ تارەکەیە خۆش هەستم نەکرێت فیدباکەیە بێ بۆ خەڵک ئەو نەلای جوان بێ بەڵام کچونکە مەبەستەکەی من هەرەوەیە تێگەڵاو بە سویت و چوزانم بە ئاژەڵان وانای تر یعنی حەزم کرد هەر بڵاویکەمەوە زۆر جوان بوو بەڕاستی زۆر جوان بوو هەڵبەت من دڵنیام سەرباری ئەم ئیشە تازانەت سەرباری ئەم ڕێچکەشکانت لە هونەر و لە موزیکا و شکاندنی ئەو کۆت و بەندەی کە موزیک هەرەبێ لە هۆڵەکانە بێ موزیک هەرەبێ لە کۆنسێرتەکانە بێ بەڵام موزیک خۆی مۆسیقا خۆی ئەبێ لە ناو شوێنە گشتەکان و لە ناو خەڵکا بێ دڵنیام کۆمەڵی خەونی تازەشت هەیە کۆمەڵی خولیای تازەشت هەیە کۆمەڵی پرۆژەت هەیە زۆرمان پێ خۆشە بۆ دەنگی ئەمریکا و بۆ زایڵە باسی ئەو پرۆژانە بکەی کە لە خەیاڵ و خەیاڵدانی تۆیە بیری لێکەیتەوە وەکو شتێکی تازە و مۆدێرن. من ڕاستی شتێک هەیە کە لە مۆسیقایەکە ڕاست هەموو شتێکە بێت و پلانێکی بۆ دامێت بڵێ من لە داهاتووە یان ئەمێ بەم ڕێچکەیە بڕۆم یا بۆ نمونە من وەکو زانای زار حەزەکەم بم بە گۆرانی بێژێکی باشم کە زانم ئەوەی کە مۆسیقیە باشتر دەتوانێت گۆرانی بڵێت یعنی ئێمە تا ئێستا گۆرانیمان سپاردۆ بە کۆمەڵی خەڵک شارەزان لە مۆسیقا نییە هەر بە ڕێکەوت دەنگی خۆش بووە یان هەنی گۆرانی کۆنی وتوێتەوە باش بووە تیایتر دیانە دەی ئەوەی بەخوا دەنگی خۆشە کە یعنی ئەمە کرێ ئێمە هەمومان گۆرانیمان لەبەرات یعنی تۆ ئەگەر لە مناڵی گوێ لە حەسەن زیرەک بگری بەڕاستی توانی گۆرانێکی حەسەن زیرەک بڵێتەوە مەبەست نییە کە بڵم وەکو خۆی بیڵێتەوە یا بۆ ڕادە باشە بیڵێ بەس ئەتوانی بڵێتەوە نەشازیش نەکەیت جا مەبەستە یعنی ئەمە یەکێکە لەو هۆکارە لەو بڵێن لەو ئامانجانەی کە لە پشتی سەرمەوەیە کە بم بە گۆرانێکی باش پاشان مۆسیقا یەک پلانیتیانە جاری وایە یعنی جای وای لە شتا لە پڕا بۆ خۆ شتێک دروستە بێ من لە پڕا هات بە مێشمە بوون من لەسەر شەقام مۆسیقا بژەنم هەر ئەوەش بوو لە پڕایشە خەڵکە هات بۆن منە سایەکی سەماعێک لەگەڵ مۆسیقاکەمایەکێ ژمارە تەلەفۆنیە گۆڕێەوە لەگەڵ مایوت بە ئیشێکین بێتەوە بۆن منە کەسێکی ئەوروپی بێت کە بەرکەوت شەرقی و غەربی بڵێن ڕۆژهڵات و ڕۆژاوە بەڕاستی
چینێکی باشی هەبێت ینی تێگەشتێکی باشیوێ کە بتوانانی چینیانکەین ببیان لەکێنی پێێتەوە جاوەکو لەم لەحظە شتێک نییە کە بڵێم 100% من ئەمە لە مێشکمان هەیە بەڵام بەگشتی ئامانجمە حەزم هەیە زۆرە حەزەکەم بەم کەمپۆزەرێکی بڵێندانە باش بزەگەم گۆرانێکی بێژێکی باشم بەڵامی تریژیانیش بزانین هەم دەنگیش خۆشە هەم موزیک ژەنێکی زۆر بەتوانیت و هەم دانەری موزیکیشی ئەوە زۆر جێی بەختەوەریە لە باگراوندی کلیپەکانتە یان ئەتوانی بڵێ لە قوڵایی کلیپەکانتە خەیاڵێکی فلیمسازی ئامادەیە خەیاڵێک کە ئیشێکی فلیم هەستەکەی فلیمێکە یان هەستەکەی شۆرت موڤیەکە کورتە فلیمێکە هەرگیز بیرت لەوە کردوتەوە یان هیچ بیانێک ئەو پێشنیازی بۆ کردووی کە فلیمێکی سینەمایی یان کورتە فلیمێک لەسەر ئیشەکانت خۆتان بیکەن یان کەسی شتت بیکە ئەم پرسیارە پێم وایە یەکەم جارمان چەندێک چاپێک یەکەم جارمان چاپێ پرسیارم لێ حەزیشتم لێ بووە چونکە بەڕاستی من لە قۆناغی با بڵین هەرزەکاریمەوە کە دەستم کردووە بە مۆسیقا بە قۆناغێکی تا ڕادێ سەختا ڕۆشتوم کاتی خۆی لەگەنەرێک باسم کرد کە چۆنی دەستم پێ کردووە لە کۆمەڵگایەکی با بڵین تا ڕادێک نیمچە داخراوە کە موسقاتیا عیب و تا ڕادێک با بڵێن لە ڕووە چوزانم ئایدۆلۆجیەکەی شۆڕێکە پێدراو نەبوو حرام بەشین لە پێوەکان جێی نییە بوو مۆسیقا بەڵام ئەو خۆناغە سەختانەی کە هاتە ڕێگەی من و کە وردە پێیان ڕۆشن و شاردنەوەی و ئامێرە بوون بوونەتەنانەت لە ماڵیشەوە کە پیان نەبوو کە خەریکی مۆسیقا بم ئەلبەتە حورمەت و خۆشویستیم هەیە بۆ فامیلیەکە بەڵام لەما هیچ سەپۆرتیڤ نەبوون بۆ مۆسیقا لەگەڵ نامێ بۆ هونەرمەدانی تر هەر کەسی هەڵەسێ من فامیلیەکەم یارمەتیام و فامیلیەکەم هەمووی هونەرمەند داسە نەبوو هیچ نەبێت بەڵام ئەو قۆناغێکی سەخت بوو بۆ من بەڕاستی باسکردنی ئەو شتانە کە چۆنی دەستم کردو بۆ مۆسیقا ڕاستی بە چەند چیرۆ کورتە چیرۆکێکی شەرچە من دەستی چیرۆک نووسینم نییە بەڵام باەو خوێندنەوەی کە هەمە بە چەند بەشێک لە پێیجەکەم بڵاوم کردو لای خەڵک زۆر جێگەی چێژ بوو بەتای بە کەسێکیش بوێ کاریگەر بێ بە کەس حەزەکە شارەزای ژیانی ئەو کەسە بێ بزانێت چۆن دەستی پێ کردو لەگەڵ دەرهێنەرەکە من باس کرد ئایدەکەی زۆر پێجوان بۆی کە بیکا بە فیلمێ ئێستاش ئەگەر کەسێکە بێ بۆ شێوەی بەو شێوە قوڵەی کە بەو ناڕەحەتیانەی کە من پیاتێپا بووم چۆن بووم بە مۆسیقی ئێستاش قەناعەتم وایە ئەگەر بکرێ بە فیلمێک ئەگەر کورتە فیلمێکیش بێ هەر شتێکی جوان بەڵێ ئەو هەواڵێکی خۆشە دڵنیام خەڵکێکەیە بە دوای جوانەکانی دەزڕەنجینی تۆ و خەیاڵ ڕەنجینی تۆیە گەڕێن بە دوای مێژووی پێکۆنانی ئەو هەموو شتە جوانی کە تاکو ئێستاکە ئیشی لەسەرەکەی وەکو مۆزیک و وەکو گۆرانی و وەکو ئەو خەیاڵدانە جوانی ئیشی لەسەرەکەی ببێ بە فلیمێک یان ببێ بە کورتە فلیم زۆر سپاس بۆ کاتەی پێت بەخشین بۆ زایاڵی داهێنان کاکزانە ئاسیا هەربژی زۆر سپاس بۆ ئێوەش کاکە سۆیجان ماندوو نەبن و بە هیوام هەمیشە بەردەوام بن من و هەمیشە لە داهێنانە بن هەربژی سپاس بۆ کاتەکەی ئێوەش زۆر سپاس بۆ ئێوە هەربژین